بۆ کورد لە سووریادا پشتیوانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هێزەکانیان هاوکاتی شەڕەکانی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەس نییە بۆ پاراستنی ژیان و ئارامی و ئەو سەقامگیرەی پێویستیانە. ئێستا کوردی سووریا بە نیگەرانیەوە لە هەڵوێستی ئەمریکا دەڕوانێت. با سەرەتا ئەو بڵێم ئەو هێزە کوردیانەی لە عەفرینن پشتیوانی هەوپەیمانانیان نییە. ئێمە زۆر نیگەرانین لەو ڕەوشەی عەفرین دەشێت ببێتە مای ئاوارەبوون و پەنابەرێتێکی زۆری خەڵک و هەروەها زیانی گیانی خەڵکی سیڤیل لەسەر هەموو ئاستەکان لە وتوێژدان لەگەڵ تورکیادا بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە. دوای شەڕی عەفرین وها چاوەڕوانیش دەکرێت تورکیا شەڕ بگوازێتەوە بۆ ناوچەی منبج کە هێزە سەربازیەکانی ئەمریکا لەوێن. ناتوانم پێشبینی بکەم ئایا حکوومەتی تورکیا دوای عەفرین چی دەکات، بەڵام داوامان لێ کردووە کە کردە لەشکریەکانی سنووردار بن و درێژە بە وتوێژەکانیش بدرێت. ناتوانین سەرنجەکانمان لەسەر شەڕی لە ناوبردنی داعش لا بدەین. لەگەڵ هێرشە زەمینیەکانیدا ئەنکەرە بەردەوام بردومان و تۆپبارانێکی قورسی عەفرین و ناوچەکانی دەوروبەریشی دەکات. وضع القصف يوميا في قصف الطيارة ما بتفارق السماء. فڕۆکەکانیان ئاسمان جێناهێڵن مەبەستم بردمانەکانی تورکیایە. تۆپخانەکانی تورکیا شەو ڕۆژ زرمەیان دێت. زیانێکی زۆری گیانی ناو خەڵکی سیڤیلدا هەیە. ئەوە تا زۆر شوێنیان خاپوور کردووە. کورد لە سووریا مۆسکۆ بە خیانەت گونابار دەکات چونکە ئەو هێزە سەربازیانەی رووسیا کە لە عەفرینن هەڵوێستێکی ئەوتۆیان نەبووە بۆ پاراستنی خەڵکی سیڤیل لە هەموو ئەو مەترسیانەی ڕوبەڕووی عەفرین و خەڵکی سیڤیل بوونەتەوە لە ئاکامی ئەو هێرشانەی تورکیا. مۆسکۆ ئاگاداری ڕاگەاندنی هێندێک لە سیاسی کوردەکانە کە رووسیا و ڕژێمی سووریا بە هەماهەنگی گوناهبار دەکەن لەو هێرشانەی تورکیا دەیان کات. تەنانەت بە خیانەتکردنیش لە کورد گوناهبار دەکرێن. بەڵام جارێکی تریش دەیڵێمەوە ئەوە رووسیان نییە ئەو ڕەوشەی دروست کردبێت تا تورکیا بە هەڕەشە و مەترسی بزانێت لەسەر ئاسایشی نیشتمانی خۆی. سەرۆکی فەڕەنسا جەخت دەکاتەوە لەو ئاگاهی پێشتردا بووی وەکاردانەوەی قورسی ئەنکەرەی بە دوای خۆی داهێنا سەبارەت بە هێرشەکانی تورکیا و جارێکی تریش دەڵێت ئەگەر ئەو هێرشانەی ئەنکەرە سنووردار نەبن ئەوە دەچنە خانەی داگیرکردنەوە. ڕێک و ڕەوان ئەوەی لە سەرەتایم هەفتەیەدا وتومە ئەوەیە هەندێک سەر لە تێکچوون هەیە لەسەر زەوی ئەگەر کردە لەشکریەکان سنووردار نەبن بۆ پاراستنی سنوورەکانی تورکیا و شەڕی تیرۆریزم ئەوە وەک داگیرکاری دێدێت و ئەمەش دەبێتە کێشە وەڵامدانەوەیشی تری پێویست دەبێت جابۆیە پەشیمان نیم لەوەی پێشتر وتومە. تەواوی ڕەوشی سووریا بە گشتی و عەفرینیش بە تایبەتی کاریگەری نەرێنیان هەیە بەسەر گەیاندنی کۆمەکە مرۆییەکانەوە بۆ ئەو وڵاتە بە شەڕوێران بووە. بە شێوەیەک نەتەوە یەکگرتووەکان دەڵێ ڕەوشی سووریا هاوار دەکات ئاگربەست پێویستە. پێویستمان بە کۆتایی پێهێنانی شەڕە هەروەها پێویستە رووسیا و تورکیا و ئێران جارێکتر ڕەوشەکە هێور بکەنەوە وەک پێشتر داوایان دەکرد و کردیان. ئێستا نەخۆشخانەکانیش بردومان دەکرێن هەروەها ئاوار سیڤیلەکان کەوتونتە ناو شەڕی هەردوو لاوە و لەژێر هێرشی ئاسمانیدان. تۆپباران و بردومانەکانی تورکیا شوێنەوارە دێرینەکانی عەفرینیشی گرتووەتەوە. پەرستگایەک ئارامیەکان نزیکەی 1000 ساڵی پێش زاین دروستیان کردبوو لەم هێرشانەدا وێران کرا و تەنها ئەو شوێرەی وەک پاسەوانی پەرستگاکە بووە ماوەتەوە و سەیری بەرزاییەکانی عەفرین دەکات.